باش کاکچیا وردەکارێکارەوە بوو کە جەنابەت لەو خاڵانە ئاماژتان پێدا ئەم کۆبوونەوەیە زەرور بوو بۆ ئەوەی ئێمە ئەو چوارلایەنە کە پرۆژەیەکی هاوبەشمان هەیە و پرۆژەکە ئێستا لە لیژنەی یاساییش لیژنەی یاسایی پەرلەمان تاکیدی لەسەر کراوەتەوە کۆبوونەوەی گرنگە بۆ ئێمە بزانین لەگەڵ لایەنی بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان ڕۆژی یەکشەمە چۆن هەنگاو بنێ. کاک محەممەد لە ڕاگەنراوەکەتانە باستان لە دەستگای شەرعی متمانە پێکراوی وەکو پەرلەمان کردووە بۆچی ینی یەکێک لە خاڵەکانی ئێوە باسکردنەوە لە شەرعەتی پەرلەمان ئەمە وەڵامێکە بۆ پارتی دیموکراتی کوردستان؟ ئەم ڕۆژانە گوێمان لەوەیە کە تانە لە پەرلەمانی کوردستانە درێ و بەجێی شوێنی ینی بۆ بڵێ شتی نابەجێ بەرامبەر دەوترێ حەقیقۆیەتی ئێمە داکۆکی و پشتگیری لە دەستگایەک و دامەزراوەیەکی شەرعی هەرێمی کوردستان بکەین کە نوێنەراتی خەڵکی کوردستانە کە هیچ پەرلەمانی کوردستانەوانەی کە لەوێن نوێنەری گەلی کوردستانن بە دەنگی دەنگدەرانی ئەم گەلە چوونەتە ئەوێ پشتگیری ئێمە بۆ ئەوان واجبێکی سەرشانی ئێمە ئەحزابی سیاسیە لە هەرێمی کوردستان بەڵێ لە کاتێکە ئەوان هەندێک قسەیان پێدەوترێ کە ئەندامان زۆر پێی نیگەرانن مافی خۆیانە و ئەرکی ئێمەیشە دیفاعیان لێ بکەین. کاک محەممەد کامەن ئەو لایەنانی کە قسە بە پەرلەمانەڵە وەک تۆڵی کۆبنەوە کراوە لە کۆبنەوەکان باسی پەرلەمان کراوە و بە غێر مباشر هەندێ ئەو بەلاغەی کە دوێنێ لە کۆبوونەوەی کاک مەسعود لەگەڵ حزبە سیاسەکان ئەوانەی ئامادە بوون دەرچووە باس لەوە دەکات کە لە داهاتوودا دەبێ ئەندامە باڵاکانی پارتە سیاسەکان بچنە نێو پەرلەمان ئەوە خۆخواستێکی ئاسایی هەر کەسێ بیبێ لە کەس قەدەغە ناکرێ هەر کەسێ خواست و خەونەی هەبێ بەڵام خۆەوە ئەو حزبە سیاسێ گەورانن بە تایبەت پارتی دیموکراتی کوردستانن کە کەسە گەورەکانیان نانێرە نێو پەرلەمانی کوردستان یان ئەوە گلەیە ئەگەر هێش بێ پێشتر لە پارتی دەبێ بکرێوە ڕایەوە کە ئەندامانی پەرلەمان و لایەنە سیاسەکان بیستویانەتەوە کە باسی ئەم پەرلەمانەی ئێستا یان باس لەوە دەکرێت لە 23 شەشەوە ئەم پەرلەمانە میزداقێتی لەدەست داوە و ینی ئاشکرایە بە مباشر و بە غێر مباشر و بە باس لە پەرلەمانی کوردستان بە خراپە دەکرێت ئەمڕۆ لە نێوەندە سیاسی و ئێرانەکانی هەرێمی کوردستان. پرسیارم دەبێت سەبارەت بە کۆبوونەوەکەی مەسعود بارزانی لەگەڵ لایەنەکانی تر کە ڕۆژی ڕابردووە جامدرا بەڵام پێت وایە لە نێوان سێ سەرۆکاتەکەی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان توانراوە چۆن ڕۆڵ ببینن ئێوە ڕۆڵی ئەو سێ سەرۆکایەتی چۆن نەبینن؟ ئێمە ئێستا لە دۆخەکانین کاروباری سەرۆکایەتانی هەڵسەنگێنین ئێمە ئێستا لە قەیرانێکی یاسایی و سیاسین لە هەرێمی کوردستان هەر کاتێ لە بوارێکی ئاساییدا بینێمە ڕۆڵێ و دامەزراوانە داوامان لێ بکرێ مەش ئەو کات هەڵی دەسەنگێنین و باش و خراپی دەڵێن بەڵام ئێستا قەیرانێکی سیاسیە کە بەرۆکی دامەزراوی سەرۆکایەتی هەرێم کە بەشێکی دووبەشی دەسەڵاتی جێبەجێکردنە لە هەرێمی کوردستانە گرتووەتەوە. بەڵێ کاک محەممەد لە کۆبوونەوەکەی ئەمڕۆتانە باستان لە کۆبوونەوەی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و ئەو لایەنانە کرد کە لەگەڵ بارزانی کۆبوونەوە چۆن باستان کرد؟ لەو ڕۆ باسمان کرد کە باس تقریبەن ئاماژە بۆ دراوە بڵێ ئێمە ئەو لایەنانە دژ بە خواست و بەڕاو بۆ چوونی ئەو حزبانەیە کە نوێنەراتی کە منەتەوایەتەکان یان تورکمانەکان دەکەن و یان حزبە سیاسەکانی تر بۆیە خاڵێکی بەلاغەکەی ئەمڕۆی کۆبنەوە چوارخۆڵەکەیشەوە بوو کە ئێمە تاکیدمان لەوە کرد کە ڕاو بۆ چوونی ئەو حزبانە لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان دەبێت بە هەند وەربگیرێ بە هەند وەربگیرێ و کۆبنەوە ڕێز و تەقدیری بۆ
ڕاو بۆ چوونی ئەو لایەنە سیاسی بەڵام یەکێک لەو ڕخنانەی کە لێوە گیرێت ئەوەیە بڕیارشمان داوە ئەو لایەنانە ببینین و ئێمەش مافمانەیە و خەڵکە ببینین و سەرنجی خۆمانیان بۆ ڕوون بکەینەوە و نابێ وا تێبگەێنرێن ئەو لایەنە سیاسیانە کە ئەم چوار لایەنە مافی ئەوانە خۆن و دان بە وجودی ئەوانە نانن و دەبێت ڕوونکردنەوەیان لەو ڕۆ بۆ بدەین. بەڵام یەکێک لەو ڕخنانەی کە لە ئێوە گیرا ئەو چوار لایەنە یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامی ئەوەیە کە ڕایەکی ڕوونتان نەبوو سەبارەت بە پێکاتی کەمایەتیەکان لە هەرێمی کوردستانە. نا ڕای ڕوونمانە بوو ئەوان نامەیەکیان ناردبوو بۆ کۆبنەوەی یەکەم کە نێو نرابوو غورفەی عەمەلیات و لە مەکتەب سیاسی یەکگرتوو کرا لە هەولێر داوایان کردبوو نوێنەریان بەشدار بێ. بەڵێ ئێمە شتمان باشە ئەو تورکمانەکان نوێنەرێک و ئەی کۆبنەوە وایوت کۆبنەوەی پێنج قۆڵی واتە پارتیش لەگەڵدا بوو وامان بڕیاردا دواتر لە کۆبنەوەی لای ئێمە کۆبنەوەی دووەم لە مەکتەب سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە جوابی ئەو کە حزبانە بدرێتەوە نوێنەرێکی تورکمان و نوێنەرێکی مەسیحیەکان و نوێنەرێکی حزبە سیاسیەکانی تر کە مەقعدیان لە پەرلەمانی کوردستانەیە جاوان لە نێو خۆی هەنە پێک نایەن بۆ خۆیان پێک نهاتوونە لەسەر نوێنەرەکە ینی گرفتەکە ئەوەیە خۆ گرفتەکەەوە نییە ئێمە ڕێمان نەدابێتن. بەڵێ کاک محەممەد لە کۆبنەوەکەی ئەمڕۆتانە باستان لە کشانەوەی لایەنەکان کرد لە کۆبنەوەی پێنجقۆڵی گرنگەوەیە کە کۆبنەوە بڕیاریدا لە کۆبنەوەی یەکشەم بەشدار بین ئەگەر باس کرابێ ئەو مافی خۆمانە باس بکەین لە کات چۆن باستان کرد دەمانوێت بزانین ئێوە چۆن باسی ئەوتان کرد ئاساییە چوار لایەن و ئاسایە بۆ پارتی دیموکراتی کوردستانیش لە نێو خۆیان باس لەوە بکە کە کۆبنەوەی یەکشەممە بەشدار نەبێ یان دوا بخرێ یان قسەیەکی لەو بارەوە بێ گرنگەوەیە بڕیاری ئێمە ئەمڕۆوە بوو کە بەشدار بین لە کۆبنەوەی یەکشەممە. کاتە شتێکی وا لە ئارا هەیە کە کۆبنەوەی ڕۆژی یەکشەممە دوا بخرێ نە هیچ لە ئارادا نیە ئەڵێ مافێتی لایەنێک یان پێکاتەیەکی ئەو کۆبنەوانە پێشنیارێکی هەبێ بەوەی کە نەچینە کۆبنەوە یان دوای بخەین بۆی زەمینە ساستر بێ تۆڵی باس کراوە منیش ناتوانم لێت بشارمەوە کە باس نەکراوە ینی ناکرێ بڵێن باس نەکراوە فعلەن باس کراوە بەڵام دواتر بڕیاری کۆبنەوە ئەوە بووە کە ئێمە بەشدار بین ڕۆژی یەکشەممە لەو کۆبنەوە. باشە کاک محەممەد کەواتە تا ئێستا پارتی دیموکراتی کوردستان سوورە لەسەر داواکاریەکانی بەڵێ پارتی دیموکراتی کوردستان سوورە لەسەر داواکارەکانی و ئەو چوار لایەنەش سوورن لەسەر داواکارەکانە. کەواتە بە چی ئەگەن؟ وەڵای ئینشاءڵڵا بەشکەم بە شتی باش بکەین. کەواتە ئێوە لەسەر ئالیەتی هەڵبژاردنەکە کێشتانە یاخود لەسەر چۆنەتی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم باس هەر شتێ بکەین خۆی دوو جۆر لە گفتوگۆیە دوو جۆر دوو شێوازی گفتوگۆکردنێ لەسەر پرسێک کە فروعی هەبێت. پرسی سەرۆکایەتی هەرێم ئەمڕۆ سەرێکی بابەتەکە هەیە و دەست و قاچ و فەرع و فروعیش هەیە. سەری بابەتەکە شێوازی هەڵبژاردننی سەرۆکە ئایا لە نێو پەرلەمان یان لە نێو دەنگدەرا ئەمە خاڵە سەرەکێکە دیارە کۆبنەوەی چەند کۆبنەوەی پێشتر لەسەرەوە ڕێکورتون باوان لەو خاڵانەوە کە دەست پێ بکەن کە دەتوان بگەنە نەتیجە لێی فعلەن گەیشتونەتە دە دوانزە خاڵ بەسە و دە دوانزە خاڵە خاڵی لاوەکی بوون و هیچ کات بە حەقیقەت کێشە و گرفت نابن بەڵام کاتێک کە دێیتە سەر خاڵە گرنگەکان بەڵام لەوێدا ئیلا دەبێ ئەو کات دەگەیتە قەناعەتە ئیلا دەبێ بێی قسە لەسەر بابەتە سەرێکەکە بکەی کە ڕەسی مەسەلەکەی ئەویشەوەی شێوازی هەڵبژاردنەکەی لە شێوازی هەڵبژاردنە دوو ڕای دوو ئۆپشنی جیایە وەکوترێ ئەو ئۆپشنەیش یەکێکیانەوەی لە نێو پەرلەمان بێ و یەکێکیانەوەیە کە لە نێو خەڵکدا بێ ئەمما ئەوەی کە پارتی دیموکرات نەک جەنابەت بپرسی بۆی من جوابی ئەوتیش بەمێ بڵێ پارتی دیموکراتی کوردستان دەڵێ با بڕۆین بۆ ڕیفراندۆم یان با بڕۆین بۆ پەرلەمانی داهاتوە پێمان وایە ئەوانە وەکو چۆن دراو دوو ڕووی هەیە ئەو پێشنیارش سێ ڕووی هەیە بەڵام ڕووی یەک دراون یەک قەناعەتن کە قەناعەتی پارتیە کە قەناعەتێکی ڕێز لێگیراوە ئاساییە حزبی قەناعەتی وابێ بەڵام دەبێت دوایی تەحەکوم بکەین بگەڕێنەوە بۆ حەکەمێک ئەو حەکەمەش لای ئێمە پەرلەمانی کوردستانە بڵێ پەرلەمانی کوردستان دەتوانێت ئەو ڕۆڵە ببینێت
پەرلەمانی کوردستان ویستی ئەو ڕۆڵە ببینێ، بەڵام دیارە عەرقەلە و مەشاکل و گرفتی بۆ دروستکرا و جایتر لە بەڵام سیناڕۆی دوای پەرلەمانی کوردستان کێ ئەو لایەنە کێ بێ کاتوانێ ئەو ڕۆڵە ببینێ وەکو خۆتەڵێ پەرلەمان ڕۆڵەکە بینێ؟ لای ئێمە ئێستا و ڕۆڵە دراوەتە هاوبەشە، چکە نوێنەرانی پەرلەمانیش لە کۆبنەوەکەن کە لیژنە یاسایەکان و هەروەها ئێمەیش وەکو ئەحزابی سیاسی کە ئەو حزبانەی کۆ دەبنەوە 96 پەرلەمانتاریان هەیە لە کۆی 111 پەرلەمان و 198 دەنگی هەرێمی کوردستانیان لەگەڵایە. خۆتان دەزانن لایەنەکانی تر تەنها بزوتنەوەی ئیسلامی بە مافی خۆی گەیشتوتە پەرلەمانی کوردستانەوەکانی کە بە حکمی قانون و یاسای هەڵبژاردن هاتوون کە 80,000 و 90,000 دەنگیان هەیە. ئەمە لە شانیان کەم ناکەینەوە، بەس قەزمەوەیە کە ئەگەر بڵێن ئەو کۆبنەوەی پێنج لایەنەکە کۆبینەوە تەمسیلی 1970 دەنگی هەرێمی کوردستان دەکەیت. کاک محەممەد، ئەمڕۆ کۆبنەوەکەی ئێوە لەسەر ئاستی مەکتەبی سیاسی هەر چوار حیزبەکە بوو. تۆ باست لەوە کرد کە پارتی دیموکراتی کوردستان تەنازول ناکات لە داواکاریەکانی خۆی و ئێوەش سوورن لەسەر داواکاریەکانی خۆتان، کاتە ینی ئەمەتان چۆن باس کرد؟ هەروە باسمان کرد کە پارتی لەسەر ڕای خۆیەتی و لەسەر بۆچوونی خۆیەتی و ئێمەش باسمان لەوە کرد کە ئەگەر لایەنێک پێشنیارێکی هەبێ، ئەمڕۆ دیراسەمان کردووە، ینی پێشنیارێکی هەبێ بۆچوونێکی هەبێ جاوە پشنانەی کە پارتی تەقدیم ئەمەی کردووە دیراسەمان کردو بەشی خۆی. ئەم کۆبنەوەی بۆ ئەوە بوو کە کۆبنەوەیکی تەشاوری بوو. ئەم کۆبنەوەی چوار لایەنە بە حەقیقەت کۆبنەوەیکی منەم ڕۆژ پێم وتون دواکەوتون لەم کۆبنەوەیە. دواکەوتونەکەیشەوە بوو کە هەمومانەمانوت بە ئەو قەوانەی کە پارتی دیموکرات لێدا کە گەلە کۆمەی لێکرێ، یعنی ئەم ئەگەر ئەم چوارلایەنە کۆبێتەوە وەک بڵێ بەڵگەیەکی هەبێ پاساوێکی هەبێ، بەڵام خۆی پێم وایە پێچەوانەیە، هیچ گەلە کۆمەیەک لە پارتی دیموکراتی کوردستان نییە و ئێمە پێمان وایە پارتی دیموکراتی کوردستان ئێستا لەم خولەی پەرلەمان 38 پەرلەمانتاری هەیە، قەت ناکرێت لە دەرەوەی معادلە سیاسیەکان بێ، بۆیە دەبێ ئەم پرۆسەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە تەواو بکەین. بەڵام چۆن بەوەی کەوا ئێمە هەمومان بگەڕێنەوە بۆ یاسا و نابێ فەرزی ئیرادەی لایەنێک بەسەر لایەنەکانی ترا و بەڵام پارتی دیموکراتی کوردستان پێی وایە کە ئێوە فەرزی ئیرادی خۆتان دەکەن بەسەریاندا. نا بۆ فەرزی ئیرادە دەکەن کاکە ئێمە خۆ پارتی دیموکراتی کوردستان کاتێ کە ئەم حکومەتەی تەشکیل کردووە لەگەڵ ئەم لایەنە سیاسیە، یەکەم لەگەڵ خۆی حکومەتەکە لەگەڵ چوار لایەن پێکات و یەکێتی نیشتیمانی و سێ لایەن کە پێشتر ئۆپۆزیسیۆن بوون. ئەم سێ لایەنە ئۆپۆزیسیۆنە 6 پاکێجیان هەبووە. لە یەکێ لە پاکێجەکان باسی هەمواری دەستوریان کردووە. لە ناو هەمواری دەستورە ئەم سێ لایەنە و تویانە دەبێت سیستەم پەرلەمانی بێ و سەرۆک لە نێو پەرلەمان هەڵبژێرێ و دەسەڵاتەکان بەو شێوە بێ ئیسوەتەن واتە چاو لەو وڵاتە دیموکراسیانە دەکرێت کە سیستەمەکەیان پەرلەمانیە، ینی شتێکیان نێناوە لە شوێنێکی نامەوە. باشە کاتێ پارتی لەگەڵ ئەم سێ لایەنە حکومەتی پێکێنا، ئەم سێ لایەنە هەرسێکیان بە پارتیان و تۆ ئێمە پاکێجەکانمان دەبێت بەشێ بێ لە بەرنامەی حکومەت. ئەوە یەک. دوو، یەکێتی نیشتیمانی یاسایەکی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمان دەرچواندووە کە یاسای سی حوزەیرانە. لە یاساکەی هەڵێ دوای 2 ساڵی تر ئەو درێژکردنەوەی یارای دووبارە بوونەوە نییە، درێژکردنەوەیکی کە نییە. ئەمەش ڕایەکێتی نیشتیمانی کوردستان، ینی واتە پارتی زانیوێتی ئەم چوار لایەنە. ئەمە شەڕێک نییە یەقەی پارتی گرتووەم چوار لایەنە گەلە کۆمە بکەن و بچن بە گژی پارتیە. ئەم خەڵکە لە حکومەتا بەشدار بواتوە تا نزیکی 30 بووینەتەوە، 28 بووینەتەوە، 36 بڵێن 28 کە کۆتا ڕۆژەکانە. پەرلەمانی کوردستان کە بینوێتی هیچ جوڵەیەک نییە لە حزبە سیاسەکانەوە، حقەتەن دەبوو پارتی خۆی لە دەرگای حزبە سیاسەکان بدا بڵێ کاکەوە 28 نزیکە ئەرێ یەکێتی نیشتیمانی گۆڕان کۆماڵ یەکگرت و وەرن گرفتێکمانەیە، ئێمە یاسایەکەیە ماوەیەکەیە با ڕێزی لێ بکەن با حرمەتی لێ بکەن. بەس دیارە ئێمە بە حەقیقەت هەر نێچیروان بارزانی لەگەڵ هەموو لایەنێکتان کۆ نەبوو وەکو نوێنەری پارتی دیموکراتی کوردستان، ئەو هەوڵە نەبوو لەلایەن پارتیەوە نێچیروان بارزانی بە نوێنەراتی پارتی سەردانی نەکرد. کاتێک سەرۆکایەتی پەرلەمان داوای پرۆژە یاسای کردووە لەلایەنە سیاسیەکان و کاتێک کە مەوعود دانراوە بۆ کۆبنەوە،
ئەو کات پارتی بە خۆی کەوتووە و کە ئەوە شتێکی خراپە و دنیا وێرانە بێ ئەوانە ینی ئەمە پێم پارتی وایە درەنگ لەگەڵتان کۆبوویەوە ئەم درەنگە ئێمە لێرە ئێستا بیڵێن پێشتریش دوو بە دوو بە پارتیمان و تۆ ئێوە بێمنەتن لەو پرسە لەگەڵ حزبە سیاسەکانە ینی پرسێکە زانیوتانە کاتێکە خۆتان داواتان کردووە ئێمە نەبووین ئێمە ئەو کات معارەزە بووین ئەم سێلایەنە لەگەڵ یەکێتی نیشتیمانی یاسایەکتان دەرکردو دوو مادەیەکیان باسی دەستورەکە فعلا دەستورەکە فریای کەوتن پێش وەخت لژنەتان دروست کرد و یاساتان دەرکرد لە پەرلەمانی کوردستان ئەوە شتێکی چاک باشە مادەی دووەمی ئەڵێ 20 فریاکەون ئێ باشە تۆ کە 15 دێ هیچ جوڵە ناکەی وەڵا لە 16 لەبەرەوەی کۆبنەوە کرێ جا فریاکەویت و یعنی دەکرات پارتی دیموکراتی کوردستان پێش وەخت ئەوە بکە ئیجا خاڵێکی کە من پێم وایە لەوەی باس نەکرابێ لە دواکۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێم لەگەڵ لایەنە سیاسەکان باس لەوە کراوە غۆرفەیەکی مەطبەخێک دیاری کرێ هەر لایەنە نوێنەری خۆی بنێرێ یەکێ لەو پرسانە باسی سەرۆکایەتی هەرێم و ئەو ئینانە بکرێ ئێمە نوێنەری خۆمان هەموو لایەن نوێنەری خۆی دیاری کرد هەموو چاوەڕێ بووین سەرۆکایەتی هەرێم بانیان بکە بانی نەکردن واتە بێمنەتیەک لەو پرسەدا هەیە بۆیە گلەیەکان ئەگەر گلەیشە بێ دەبێ پێش هەموو کەس گلەیی لە خۆ بکرێت ئەگەر شتێک مەسەڵەن بەیانی کۆمەڵی ئیسلامی بزانێ دوای دوو مانگ گرفتێکە دێتە ڕێ ئەم گرفتە پەیوەندی بە حزبە سیاسەکانەوە دەبێت پێش مانگێ خۆی بچێ بە حزبە سیاسەکان بڵێ کاکەەوە ئەو وەختە هاتووە ئەو کاتە هاتووە ئەو کات دەکرا و کات ڕاوبۆچوونەکان بە ئێستا نەگەیشتایە بەڵام کاک محەممەد مەسعود بارزانانی لە کۆبوونی لەگەڵ لایەنەکانی با بڵێن لایەنەکانی ترکە لە ڕۆژی ڕابردوو ئەنجامدرا باسی لەوە کردبوو ئەگەر ئەو گەلە کۆمەی لە 23 حوزەیران ئەنجام درا لە نێو پەرلەمانەوە نەکرایە ئەو لە 20 مانگ دەستبەرداری پۆستەکەی دەبوو ئەم بابەتی باس کردووە ینی پێت وایە بارزانانی ئەگەر وانەکرایە دەستبەرداری پۆستەکەی بوو کاک چیاگیان هەموو نیازیەک ئاماژەی هەیە پێشتر وانە ئاماژەکانی کەس هەستی بۆ ئاماژە نەکردو خۆ ئەگەر ئێمە دووربین ینی وەکو لایەنێک کە 6 کورسیمانەیە دووربین زۆر لە ڕوویەوە احتیکاکمان زۆر لەگەڵ بارزانانی نەبێ خۆ کاک کۆسرەت جێگری سەرۆکی هەرێمە وانە احتیکاکی زیاترە وەزیری پێشمەرگە احتیکاکی زۆر لەگەڵ سەرۆکی هەرێم بووە لەگەڵ کاک مەسعود کە بە حکمی فەرماندەیی و کاک قوبات جێگری کاک نێچیروانە احتیکاکی ڕۆژانەیان هەیە دەکرا ئەمە باز بکرێ ینی بۆ ینی من پێم وانە نازانم خۆ من دڵی کاک مەسعودیش پێ ناکرێ بزانم چی لە دڵیا بووە بەڵام خۆزگە وای بکردایە کاک مەسعود خۆزگە ئەوەی بکردایە و نەک کاک مەسعود بەیانی هەر کەسێک لە پێناوی کۆدەنگی لە پێناوی بەرژەوەندی باڵا بۆچی دەخوازی هەنگاوێک بنا پێی گەورە لەسەر ئەوە بڵێ خۆزگە بۆچی دەخوازی خۆزگە دەخوازم بۆ جەنها بدەڵێ کە بیکردە ئەنجامی بدایە چ شتێکی ئەنجام باە ناڵێ بەتەما بووە کە وا بڵاو کاتەوە کە واز دەهێنێ یان دەڵێم بە ملەتی کوردستان کە فەرمونەوە منە پۆستە یاسا ڕێم لێگرێ یان فەرمونیەوە چیەڵێن پێمان وایە ئەو کەسانەی کە بەرپرسیارەتی وەرەگرن دائیمەن دەوریان دەورە بینێ لەوەی کەوە پێشنیاری چاک و باش بکەن ومێت دەکەینەوانەی کە بەرپرسیارەتی ئێستایانەیە و داهاتوویانەیە لە هەرێمی کوردستان دەورەکان یەک ڕەنگ نەبن و یەک سوورەت و یەک ئینیان بەنێ جا ئەمە ڕئیس حزبەکانیش شم لە کار مەبەستم سەرۆکایەتی هەرێم نییە هەموو مەسئولێک لە هەر جێیەک با دەورەکەی هەمە ڕەنگ بێ بۆی پێشنیازی چاک و باشی پێ بکە کاک محەممەد بەڵام هەست ناکەی خیابی کەسی یەکەمی حیزبەکان لە کۆبنەوەی لایەنەکان زیانی پێگەیاندون نەتانتوانیەوە بگەنە ڕای کۆتایی بۆ نمونە لە تەتا لە کۆبوونی ئەمڕۆی چوار لایەنەکە کە لە سلێمانی ئەنجامدرا کەسی یەکەمی حیزبەکان بەشدار نەبوون ینی پێنج لایەنەکە نەئەکرا هەر کەسی یەکەمی هەر پێنج حیزبەکە بەشدار بوونە ئەم پێم وایە ئەو کۆبنەوە ناکرێت کۆبنەوەی هەوڵدراوە کۆبنەوەی پێنج بۆ ناکرێت دەتوانی زیاتر لەسەر ئەوە بدوی ناکرێت لەوەی هەبن بەشدار نەبن و پیان وابێ کە نەتیجەی نییە و ئەنجامی نییە هەوڵدراوە هیچ هەوڵێکە بۆ ئەو کۆبنەوەی بەڵێ کاکچی ئەو کۆبنەوەی کە کراوە لە هەولێر و ئەم کۆبنەوانەی لێ دروست بوو شەوی
20 مانگ یان 19 مانگ بووە ئەوەی کە ئەنجام درا لە هەولێر بەڵێ ئەوە هەوڵێک بوو بۆەوەی پێنج سەرکردەی حزبەکان پێکەوە کۆبنەوە بە تەنها هەر پێنج کەسی یەکەمی پێنج حیزبەکە کۆبوونەوە هەوڵەکە بۆەوە بوو نا بۆ بۆوانی تێدا بێ مەرجنیە بە تەنها بێ بەڵام بۆ سەرکەوتونە بوو بۆ هەوڵەکە سەرکەوتونە بووە هەیە لە سەرکردەیم حزبانە قەنەعەتی وایە کۆبنەوەوانە بێئەنجامە قەنەعەتی وایە کە لیژنەی خۆی مخەول کردووە و کە ئەوان هەمان قسەی ئەویان هەیە لە پرسەکە من پێم وانییە ئێستا گرفتەکەەوە بێ کاک چیە گرفتەکەەوە بێ کە ئەو پێنج کەسە هەبن ئێمە هیچمان ئامادە نەکرێت تاکۆ پێنج کەسێش هەبن ئەوان ئیمزا لەسەر شتێ بکەن بەڵام کاک محەممەد شەوی ڕابردوو بۆ نمونەیەکێک لە ئەندامانی وەفدی پارتی دیموکراتی کوردستان لە وەفدی دانوستان باسی لەوە کرد کە پارتی دیموکراتی کوردستان هیچ هێڵێکی سووری نییە چۆن هێڵی سووری نییە هیچ هێڵێکی سووری نییە لەسەر داواکارەکان باش هێڵی سووری نییە پیرۆزە ئێمە ڕۆژی یەکشەمەوە داوامانە و لەژنەی یاسایی کۆبنەوە و ئەگەر ئەو ڕەشن و سیاسایە یعنی ئەوەی کە ئامادە کراوە بڕێت تعدیلاتی تری بکەن و فەرمو بیبەنە پەرلەمان و خوێندنەوەی دومی بۆ بکرێ کە تێیدا دیارە سیستەم پەرلەمانی بێ و شێوازی هەڵبژاردنەکەیش بەو شێوە بێ کە نێو پەرلەمان بێ بەڵام کاک محەممەد فرسەت سۆفی ئەندامی وەفدی دانوستانکاری پارتی دیموکراتی کوردستان لە پانۆرامای هەواڵەکان بە ئێمەی وت کە ئێمە هیچ هێڵێکی سوورمان نییە لەگەڵ هیچ لێکێک لە لایەنە سیاسەکان کە کۆبوونیان لەگەڵ کردوون هەنی پێت وایە کە پارتی دیموکراتی کوردستان هێڵی سووری هەیە و لەسەر چی هەیە کاکچیە من ئەکرێ موشت نەڵێم بەس ناکرێ شتی ڕێزمە بۆ هەر کەسێک شتی هەڵە بسەڵمێنم دەکرێت من لێرە هەموو شتێک نەڵێم بەڵام ناکرێ بۆ ناتەوێت هەموو شتێک بڵێ مەبەستەکە لە چییە بۆ ئەوەی کۆبنەوەکان سەرکەوتوتر بن ئەگەر ئومێدێک ما بێ بە ئەو کۆبنەوە یەکشەم و یان دوایەوەش بەڵام وانییە ینی ئێمەش هێڵی سوورمانە ینی بۆ ئاگداری تۆبوونی هێڵی سوور ینی چیە ینی سێگەر ئێمە بڵێن هێڵی سوورمانەیە چی عیبەیەکی تێدا چی نوقسانێکی تێدا هێڵی سوورمان هێڵێکی یاساییە و داخوازی خواستێکی جەماوەری ئەم چوار لایەنەیە کاکە جەماوەرەکەمان وا خواستیەیە وەکو چۆن پارتی دیموکراتی کوردستان کاک نێچیروان قسەی جوهانی کردو تو کاگەی وەرەڵێن شەقام ئێمەش کۆڵانێکمانەیە فعلەن ئەوانیش دەنگدەری خۆیانێ جەماوەری خۆیانێ دەبینی جەماوەری وانیش خواستی وایە کە سەرۆکایەتی بێ بەڵام ئێمە تا ئێستا و چوارلایەنەی هێڵی سووریانەیە ئەگەر هێڵی سووریان نەبێ بە ئۆپشنەکانی پارتی ڕازیە بوون یان ڕازیە بوون کە ڕاکەی پارتی تەبەنی بکرێ و لە یاساکەدا و بە دەنگدان بۆ سەرۆکێرن لە نێو خەڵکدا بێ بۆیە ینی بۆ کاک فرسەت بۆ هەر کەسێکی پارتی کە قسە بکە ئاساییە بڵێ تا ئێستا هێڵێکی سوورمان ئێمە هێڵەکەیە خۆ هێڵی سوور خۆشتی سوور خراپ نییە ینی کە بڵێم شتە سوورەمەیە ئەو گلۆبی سوور هەیە لە ترافیک لایتەکان لە ئینەکان یانی لە سیاسە خەتی سوور ئەکرێ بەڵامەش کرێ خەتی سوور کاڵ بێتەوە کاتە تۆ باست لە کاڵبوونەوەی خەتە سوورەکە کرد لە نێو پێنج لایەنەکە لایەنەکان هەست بەوە کرێت تەنازولیان لە بابەتەکەی خۆیان کردبێت لە پێشنیازەکان و پێڕۆژەکانی خۆیان کردبێ هەستە کرێت لە یەکشەمەیدا توولانەکان زیاتر لەیەک نزیک ببنەوە لایەنەکان مەبەستت هەر پێنج لایەنەکەی مەبەستن بەڵێ وڵای ومێت دەکەین کاک چیا ینی نوێنەری وڵاتەکان بەسەرم حزبانیا دەگەڕێن ینی واتە بیستومە دوێنێ لە نێوە کۆبنەوەدا هەبووە قسەی چاکی کردووە قسەی خێری کردووە چونکە ئێستا لەم هەلومەرجەدا ئەو لایەنانەی کە لە دەرەوەیان پێنج لایەنن چاک وایە قسەی باش بکەن بەڕاستی کاتێکیش مێژوو دەینووسێتەوە ئێستا کاک مەسعود لەگەڵ خەڵکێکا کۆ بێتەوە مێژوو بۆیان دەنووسێتەوە قسەی چاک بکەن قسەی باش بکەن و قسەیەکی وان نەکەن کە درز لە نێوان ئەم لایەنە سیاسیانە چکە ڕۆژێمە کە کۆبووینەوە کۆک بووین لەسەرەوەی کەوا هەڵمەتی ئیعلامی بەو شێوەیە نەمێنێ و کۆک بووین لەسەرەوەی کە ئەم ڕاجیایە سەر نەکێشێ بۆ نێو شەقام و واتە خەڵکێک ئیسفادەی نەرێنی لێ نەکە باس لەوە کرد کە هەندێک لە وڵاتان ڕۆڵە گێڕن ڕۆڵی وڵاتانە چۆنە بێ و کامانە وڵاتانی کە دانێ ڕۆڵیانە بێ
وڵاتان ڕۆڵیانەیە بەریتانیایە ئەمریکایە ئومەمی متحیدەیە ئێرانە تورکیایە هەمووی ڕۆڵی هەیە و هەیشە خواستی هەیە و هەیشە چاوەڕوانی هەیە و ئەوانە هەموو هەن. بەڵام هیچ ئەنجامێکی هەبوو ڕۆڵی ئەوان تا ئێستا ئەنجامی نەبووە، ینی ئەنجامی هەمویان داکۆکی لەوە دەکەن کە ئەمنیەتی کوردستان مەحفوظ بێ و ئێوە لە شەردان لەگەڵ داعش و هەوڵ بدەن کە چارەسەری ئەم پرسە بکەن پێکەوە بۆ ئەوەی ڕوبەڕووی داعش ببنەوە و هەنگاوە بەرەو خەونی خۆتان کە وەکو ملەتی کورد کۆمەڵی خەونتانەیە هەنگاوی پێکەوە بۆ بنێن. بەڵێ کاک محەممەد ڕۆڵی ئەمریکا چییە؟ ئەمریکا دەتوانێت ئەم پرسە لە نێو لایەنەکان یەکلای بکاتەوە و هەوڵەکانی بەو ئاراستێ بێن کە لایەنەکان زیاتر لە یەک نزیک کاتەوە؟ ئەمریکا هەوڵەدا لایەنەکان لە یەک نزیک کاتەوە و بەڵام نەمزانوی ئەمریکا ڕایەکی معەنی بەلایەکدا هەبێ، بەڵام پێی خۆشە پێک بین لەسەر ئەم پرسە بە شێوازێک لە شێوازەکان. بەڵام تۆ باسی ئەوەت کرد کە ئەمەی کە لە نێوان لایەنەکان ڕۆیەت با بڵێن زیاتر گفتوگویەکە سەبەر بە داهاتووی هەرێمی کوردستان و وڵاتانیش دەیانەوێت لە شەڕی داعش کورد بەردەوام بێ لە سەرکەوتنەکانی و پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستان بەردەوام بێ. پێت وایە ئەم توێژانە نەتیجەی باشی ئەبێ بۆ داهاتوو و ئەوەی کە هەیە ئێوە باستان کرد وەک خۆی بمێنێتەوە لایەنەکان بگەنە ئەنجام و ئەو خەونی کە باست کرد هەبێت لایەنەکان پێکەوە بەدیبێنن؟ وڵای ومێد دەکەم کاک ومێد دەکەم بگەینەوە نەتیجە، بەڵام ئەم ڕۆیش ڕۆژێکە وەکو قسەیەکی عەرەب هەیە دەڵێ هذا یوم له ما بعده، ئەمە ڕۆژێکە ڕۆژانی داهاتووی لەسەر بنیاد دەنرێ. ئەمە نەوەکانی گەلی کوردستان بە قەناعەتی ئێمە خۆیشە لەوەیە قەناعەتی دیارە قەناعەتی پێچەوانەیە ئێمە ڕێزی لێگرین، بەڵام پێمان وایە ئەم هەڵوێستەی ئەم چوار لایەنە و هەر لایەنێکیش هەڵوێستی ئەمانە بێ کە سیستەم بەو شێوازە بێ، پێمان وایە ئەمە نزیکترە بەوەی بمانگەێنێتە خەونەکانمان. بۆیە ئەمەی کە ئەیکەین لە پێناوی گەنجان و هاوڵاتیان و هەموو خەڵکی کوردستانی یەکەین. بەڵێ هەوڵێکەیە ئەو خەڵکە بکرێ بە گژمانە وا بوێنا بکرێکەم چوار لایەنە ئەم ئەزمەیان دروست کردووە، بەڵام ئەوە حقیقەت و واقعی نییە. ئەزمەیەکە ئەزمەیەکی ئاساییە، ڕوونە دیارە کاتەکەی ساتەکەی کەی ئەو ئەزمەیە دروستە بێ دەبوو ئەوان ئەوەی معنیە زیاتر بەو ئەزمەیە هەوڵی چارەسەرکردنی بدا و ئەو کات تەسەوڕم وایە ناگەیشتم کاتێک کە ئێستا ئێمە تێیدا. باسی ئەزمەت کرد، ئەو ئەزمانی کە لە هەرێمی کوردستان هەیە، ئێوە لە کۆبوونەوەکانتانە تەنها باسی کێشەی سەرۆکاتی هەرێمتان کرد یاخود هەموو ئەو کێشانەی کە ڕۆژانە هاوڵاتیان هەرێمی کوردستان بەدەستی باسمان کرد. ئێمە بە حکومەوەی ئەم ڕۆژێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی لێبوو، بەڕاستی باسی پرسینەوتمان کرد، باسی موچەمان کرد، ینی کۆمەڵە لەو باسانەمان کرد. بە حقیقەت ئەمڕۆ ینی خاڵێکی کە زۆر تەئکیدمان لێ کردەوە کە جەماوەری کوردستان لە گرفتدایە، لە چاوەڕوانیدایە، گەنجان بەرەو دەرەوە چێن و شەڕ لە شەرداین لەگەڵ داعشدا و خەڵکی وا سێ مانگە بەرەو چوار مانگە چێ موچەی وەرنەگرتووە. ئەمانە هەموو گرفت بوون کە ئێمە باسمان لێ کردووە و تاکیدمان لێ کردووە و بە حقیقەت. بەڵام لە کۆبنەوەکەی ئەمڕۆتانە پێشنیازێک باسێکی واتان نەکرد کە لە کۆبنەوەی پێنج لایەنەکەت کۆبنەوەیەک تایبەتکەن بەسەر ئەو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستانایە، بۆ نمونەوەی کە خۆت باس کرد ئەو قەیرانانەی کە ڕووی لە هەرێم کردووە، بۆ نمونە ئەو کۆچە بە کۆمەڵی کە خەڵکانێکی زۆر لە هەرێمی کوردستان کۆچ دەکەن و دەچنە دەرەوەی وڵات. بەو شێوە ڕاستەکەی باسمان نەکردووە، بەڵام لە کۆبنەوەکانی پێشتر کە پرسێکی وامان باس کردبێ جوابەوە بۆ کەیمە بۆ پرسەدا نەنوشتوین. پرسی ئێمە پرسێکە کە ئەو گرفتی سەرۆکایەتی چارەسەر بکەین. بەڵام ئەمڕۆ زیاتر لە کۆبنەوەی ئێمەدا حەقەتەن ئەوەی کە جەنابەت لێ پرسی باڵی کێشا و بەسەر کۆبنەوەکانی ئێمە ئەو چوار لایەنە لە قسەکانیان لە پێشنیارەکانیان زۆر بە غەمی ئەو گرفتانەی کە هاوڵاتیانی کوردستانی تێدایە بوون. بەڵێ، بەڵام کاک محەممەد ئێوە وەکو سەرۆکی وەفدی دانوستانکاری کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ پێشنیازێکی وا ناکەن کە هەر پێنج لایەنەکە لەسەر ئەو قەیرانانە کۆ ببنەوە کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە؟ پێشنیارێکی جوانە، پێشنیارەکەت ڕۆژی یەکشەممە ئێمەیکەین و پێشنیارێکی جوانە.
بەڵام خۆتەزانێ و گرفتانە دواتر دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی چارەسەری بۆ بنێ لەگەڵ پەرلەمانی کوردستانە باست لەوە کرد کە جێگری سەرۆکی حکوومەت ئەمڕۆ لە کۆبوونەوەکەتان ناتوان ئەمە لە ڕێگەی ئەوانەوە جێبەجێ حکوومەت کۆ نابێتەوە کاکە حکوومەت کۆ نەبووە. بۆچی حکوومەت کۆ نابێتەوە ئەمڕۆ باستان کرد بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان کۆ نابێتەوە 2 مانگ زیاتر لە 2 مانگە کۆ نەبووەتەوە کرد لایەوی جواب نییە لای کێ ئەم جوابەتان دەسەکەوێت لای جێگر جوابمان دەست نەکەوتووە لای کێ ئەم جوابەتان دەسەکەوێت ئەوشی پەرلەمانی کوردستانە دەتوانێت سەرۆک و جێگر بانگێش کاوڵێ بۆ کۆ نابنەوە ئەوان دامەزراوەیەکی چاودێرین بەسەر حکوومەتەوە من داوایان لێ دەکەم پەرلەمانی کوردستان بە وەرکەستن یعنی ئەوم چوارلایەنە ناتوان داوا لە پەرلەمانکەنەوە پێشنیاز لە ڕێگەی پەرلەمانتارەکانتانەوە لێرەوە داواکەین لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لەگەڵ سەرۆکاتی پەرلەمانە نەکەرە و پرسەی کە جەناب باسیەکەی پرسی کۆچی گەنجان و دواکەوتنی موچە ئەمانە بە لە ئەولوێتی کاری پەرلەمان بێ لەم ڕۆژانەدا.